بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە داهاتی نەوتی هەرێم و پرسی موچەی مانگی سێژ دەکەین. دیارە ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بڕی 38 ملیار دیناری وەکو گەنجێنەی فیدراڵی ڕادستی وەزارەتی دارایی عێراق کردووە لە لقی هەولێری بانکی ناوەندی عێراق، هەرچەندە مانگی پێش 51 نزیکەی 52 ملیاریان ڕادست کردو، بەڵام تەیف سامی بە نووسراوی فەرمی ڕایگەیان بوو کەوان ناڕازین لەو بڕەپارێ، بەڵام ئەم مانگە کەمتر پارەیان داخل کردووە بۆ وەزارەتی دارایی عێراق، کەمتر پارەیان ناردووە. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا داهاتی ناوخۆ کەم جارش کەمتر نردوێنە لە جارەکانی پێشوکێشە بۆ پرسی موچە دروست دەکات، یاخود موچەی مانگی سێ دەتوانرێت پێش جەژنی ڕەمەزان دابش بکرێ و ئایا هەرێم هەموو داواکاریەکانی جێبەجێ کردووە. باز لەو بارگرانیش دەکەین کە بەناوی کارەبای دوار کاتژمێری بەناوی پێدانی کەرتەکان بە کۆمپانیەکان لەسەر خەڵک زیاد کراوە. لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فاتح سەنگاوی و کاک دابان محەممەد قسە لەسەر ئەم پرسانە دەکەین. سوپاسیان بەدەبوونتان دەکەین. بەخێر کاتوەرگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بەس لە داهاتی ناوخۆ بکەین، دەمێکی کێشە هەیە لە بینی هەرێم بەغدە لەسەر داهاتی ناوخۆ. ئەمڕۆژ وەزارەتی دارایی هەرێم باسی لەوە کرد 38 ملیاریان وەکو پشکی عێراق خستۆ سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق. پێشتر لەسەر 51 ملیار کێشیان هەبوو و داوای نزیکەی 100 ملیار دەکەن. پێ دوایە ئەمە دەبێتە کێشەیەک بۆ موچەی مانگی سێ؟ بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ بەڕێزت، ڕێز و خۆشەویستیم بۆ مامۆستای بەڕێز. لە ڕاستیە بەرپرسیارەتی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر شانی ئەم دەسەڵاتدارانەیە کە زۆری نەیان هەیە حکوومەتیان پێکهێناوە، بۆی ئەوان بەرپرسن لە هەر کەلێنێ هەر خەلەلێ کە ئەبێتە هۆی ئەوەی کە گرفت و کۆسب دروستکە بۆ موچەی خەڵکی هەرێمی کوردستان. ئەین لە کۆتاییە ئەگەر هات و بەغدا پارەی نەنارد یا دوای خست، ئەمان یعنی نابێ خۆیان بە ئەستۆپاک ببینن، چونکە ئەوان بەرپرسن لەوەی کەوا ڕێکەوتنەکانیان دانوستانەکانیان مامەڵەکردنیان لە بەغدا لەگەڵ بەغدا بە جۆرێ بێت کەوا موچەی خەڵکی هەرێمی کوردستان و فەرمانبەران بە شێوازی گشتی دابین کراو بێ. ئێمە زۆر شتمان بینیەوە بەداخەوە، من هەموو جار کە مامەڵەی ئەم دەسەڵاتەی خۆمان ئەبینم، ئەم حکومڕانانەی خۆمان ئەبینم، ئاەتێکی قورئانم بیرەکەوێتەوە کە خوای گەورە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن الإنسان ليطغى أن رآه استغنى. مرۆڤ یاخیە بێ کاتێک کە ئەبینێ دەوڵەمەند بووە بێنیاز بووە لە خەڵکی. یعنی ئەم مامەڵەکردنەی ئەمان ئەم چەندین ساڵەی کەوا تیان پەڕانوە ڕێک چۆنەڵی میزداقی ئەم ئاەتە بەسەریانە پیادە بێ، بێنیازن لە خەڵکی ئەو خۆیان دەوڵەمەند بەڵێ دەوڵەمەند بوون، بێنیاز بوون لە خەڵک، حساب بۆ خەڵک ناکەن، بەتایبەتی ئەو خەڵکەی سەرڕای ئەو هەموو گەندەڵی و فەساد و کاری نایاسایی کە ئەمانەیەکەن دەستگرتن بەسەر داهاتی گشتی، ماڵی گشتی، نازانم چی گشتی، هێشتا ئەم خەڵکە ئەوانی هەڵبژاردووەتەوە. ڕاستە تەزویر کراوە ساختەکاریەوە، بەڵام زۆرینەیەکە ئەوانی ویستوەتەوە. یان ئەگەر ڕێزی خەڵکی هەرێمی کوردستانیش بە گشتی ناگرن، حسابیان بۆ ناکەن و بە دەرەجە دوو سەیرانەکەن، لانی کەم ڕێزی ئەوە بگن کە خەڵکێک هێشتا ئەوانی ویستووە ڕازی بۆ بەوان. جا مەسەلەی داهاتی لەگەڵ داهاتی ناوخۆ بڵێ یعنی بۆ موچە بڵێ داهاتی ناوخۆ بەڕاستی نەبوو پرۆژە سرف دەکرێت. بڵێ یعنی داهاتی ناوخۆ یەکێکە لەو شتانەی کەوا یعنی هیچ ڕوونیەکی تیانە، یعنی نازانرێت چۆن وەرەگیری و چۆن سەرفەکرێ. ئەو جاجگە لەوەی کە ئەمان زۆنەکانیان دابش کردووە، جگە لەوەی کەوا چەندەها شت هەیە ئەڵێ خەتی سەریعی تایە و هێڵی خێرای تایە و ئەمە لێپرسینەوەی نییە و حساباتی خۆیان هەیە لەگەڵ یا ناچێتە ناو بودجەی با بڵێن هەرێمی کوردستانەوە. بەڵێ مەبەستم ئەوەیە، ینی هێڵی خێرا ئەوەیە کە ئەوانەی کە خۆیان مەبەستیانە ئەو شمەکانی خۆیان مەبەستیانە بە جۆرێکی تر دێتەوە، جگەلەوەی کە ئەمە خۆی گرفت دروستەکە بۆ ئاساییشی خۆراک، بۆ ئاساییشی با بڵێن ژیانی خەڵکی. ئەمما جۆرە مامەڵەکردنش لەگەڵ بەغدا، یعنی ئێمە باس لەوە بوو کەوا ڕێکەوتن کراوە. تەمەنم ئەتەوێ بچیتە شوێنێکی تر، بەس هەر ئەوەندە بڵێم شت لەسەر ڕێکەوتن ئێمە چەندین جار و بڵێ ئینمان کردو بڵێ دووبارەمان کردووەتەوە. ئەم بابەتە نابێ باسی ڕێکەوتن بێ باسی یاسا بێ. بە یاسا ئەم شتە بێ چۆن ڕێک بخرێ. بە یاسا هەردوو حکوومەت بەرپرسن لەوەی کەوا
موچەی خەڵکی هێرێمی کوردستان جیا بکرێتەوە لە ململانەی سیاسی ئەمان بە ڕێکەوتنی کەن ڕێکەوتنەکەش ئەوەی کە تۆی بینی جارێ ئەم زۆرە نێرە جارێک کەمە نێرە جارێ داوای بوتیان ڕێکەوتوین هەموو شتێک و دواتر سێرەکەی باسی کۆمپانەکانی نەوت دێنە ناوەوە و ئەوانیش مەرجی خۆیانەیە باش ئەم هەموو شتە چییە بۆ مافی خەڵکی هەرێمی کوردستان با بڵێن دێتە پێشەوە. سوپاس دەکەم دێمەوە خزمەتکار داوە نەوەی سەرنجی بەڕێز بزانمە سەر داهاتی ناوخۆ پێشتریش بەڕێزت لە کوردستانیش لەسەر کردووە ئێستا ئەم مانگە 48 ملیاریان ڕاستی بەغدا کردووە مانگی ڕابردووش 51 ملیار 51 ملیار و 895 میلیۆن ینی بە هەمووی 100 ملیاریان ڕادەست کردووە پێ دوای گرفت بۆ موچە دروست دەکات. سپاس کاک حەکیم سڵاو لە جەنابە سڵاو لە کاک فاتیە کاک دکتۆر فاتیە طبعا کاک حەکیم ئەمە کە ئێستا گوزارێ بەرهەمی ئەو هەڵبژاردن و دەنگانەیە کە لە ماوەی ڕابردووا کراوە ئێمە پێش هەڵبژاردن ئاماژەمان بۆ کردبوو ئەو عەقڵیەتی دارەدانی یەکێتی و پارتی کە هەبووە لە ڕابردووە لە 2025 شابەردەوامە بێ و ئەو گرفتانەی لە 2024 و ساڵانی ڕابردووە هەبووەوە لە 2025 دیسانەوە بەردەوامە بێ و گرفتی موچە بەو شێوازەی کە لە ڕابردووە هەبووە لە 2025 شا بەردەوامە بێ یعنی ئێستاش پێش هەڵبژاردن ئەم قسانەمان کردەوە لا یەزال بەردەوامە چکە پارتی و یەکێتی بە دەرەجەی یەک ئەم بازاڕە شێواوەی کە ئێستا هەیە لە تەهریبی نەوت بە هەدەردانی نەوت و لە تەهریبی غاز و لە داهاتی سنوورەکان لە 400 ڕێگای داهاتی ناوخۆ کە دەستیانەکەوێ دەستیان بەسەرا گرتووە و ئەیبەن ئێستا شتێک لە هەرێمی کوردستانە نییە بە ناوی یەکسەبەتەیی لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان یەکسەبەتە بۆ داهات نییە ئێستا دوو زۆنی تەواوە و لە بینی زۆنەکانی شایستا بینی زۆنەکان زۆنی زەرد و سەوز داهاتەکەی لە داهاتی سنوورەکان زیاترە ئێستا ئەو داهاتەی لە نێوان هەولێر و سلێمانی لە نێوان پارتی و یەکێتی ناڵێم داهات ئەو سەرانەیە کە وەرەگیرێ پارەکەی لە مەرزی پەروێزخان زیاترە پارەکەی لە مەرزی باشماق زیاترە ئەو کۆمپانیایانەی کە خزانویانەتە نێوان حکومەت و خەڵکەوە کەرتەکانیان ڕادەسەکەن داهاتەکەی زۆر زۆر لە جاران زیاتر بووە خۆیان بە ئاعترافی خۆیان لە پەرلەمانی کوردستان لە خولی ڕابردوو سەرۆکی حکومەت و جێگرەکەی لێ بوو بە 407 ڕێگە پارە لە خەڵک سەح بکرێن دوکان نارێک کە مریش فرۆشە بە 12 بۆ 13 ڕێگا پارەی لێ وەرەگیرێ بڕۆ بۆ کۆمپانیەکان بڕۆ بۆ باجی خانوبەرە بڕۆ بۆ ڕسومات بڕۆ بۆ داهاتی بەڕێبەرایەتەکانی هاتوو چۆ بڕۆ بۆ گومرگ بڕۆ بۆ هەموو داهاتەکانی تر ئەم داهاتە ئێستا پارتی و یەکێتی تەحکومی پێوەکەن چەنی بنێرێتەوە بۆ بەغا نەخێر بۆیە هەنێ مانگ ئیشکالیان هەیە بۆ نمونە موچەی خەڵک تاخیرە بێ دوا ئەکەوێت چکە هەرێمی کوردستان پارەکەی نەداوە تەسلیمی نەکردووە هیچ تەبریرێکیشی نییە کە تەسلیمی نەکردووە ئەوان لە بەغدا و تویانە بۆ نمونە 150 ملیار دینار داهاتیانەیە چکە هەنێ شتیان لێ دەرکردووە کە کۆی گشتی داهات لە هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە 420 ملیار دینار بەرەو ژوورە داهاتی مانگانەی ناوخۆ نانەوتی با بڵێن بە شێوەیەکی گشتی بەڵام ئەمە وتیانە 140 ملیار لەو 140 ملیارش ئەوەی کە فەرزە لە سەریان 80 ملیار دینارە ئەوان ناتوان ئیلتیزام بەوەشەوە بکەن مانگێک لە نێرن مانگی 50 نێرن مانگی 52 نێرن مانگێک لە 7 نێرن لەبەرچی لەبەرەوەی وەزارەتی دارایی ئەم پارەی لەبەردەسانیە ئەبێ یەکێتی نیشتمانی کوردستان بەشێک لەم داهاتە ئۆکەی بە ڕێگەپێدانی بۆ بکە پارتیش بەشێک لەو داهاتە ڕێگەپێدانی بۆ بکە بۆی نەقلی عێراقی کوون لە بەرامبەرە موچەکەمان بۆ بێ ئەمە جگەل لە مەلەفی نەوت کاک حەکیم لە هیچ شوێنێکی دنیای نییە حکوومەت مەسئولیەتی خەڵک و فەرمانبەرەکانی هەڵ نەگرێ کۆمپانیا بنێرێ بۆ دانوستان کۆمپانیا بنێرێ لەگەڵ حکوومەتێکی گەورە و گرانی وەکو عێراق بڵێ بزانم تۆ ڕێکەکەوی یا ڕێک ناکەوی ئیسیاخاکەکانە بردوتە دەر لە گفتوگۆکە بەڵێ ینی تۆ لەکوێی دنیا هەبووە شیرینی نەوتێ وەرگرت بێ قەرزەکەوت بێتە لای ئەم حکوومەتە بە سەوزی خواردە بێتە اینجا کۆمپانیا بڕوە لەدا یعنی بڵێ تۆ وەرە قەرزەکانی ڕابردووم بەرەوە کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ماڵ لەکوێ هەبووە کە قەدەری 6 ملیۆن خەڵک میلەتێک بدرێ بەدەستی چەند کۆمپانیایکی ئەمریکی و رووسی بڵێن بڕۆن لەگەڵ حکوومەتی عێراقا هێوانیش مەساڵحی خۆیانەوە کاک یعنی وای لێ هاتووە ئێستا ئێمە ئەبێ دوعا بکەین کۆمپانیەکان خەمی خەڵکیان هەبێ ڕێکەون لەگەڵ عێراقا پارەی خەڵک بنێرێ بەغدا
حکومت سحبی کردووە ئەمە یەک نیەتی جدید لێ خوێندێتەوە کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ نییە لەگەڵ حکوومەتی عێراقا دوو شتی ئەساسی هەیە کە حکوومەتی هەرێم چاوی لێتی یەکیان هاتنی ترمپ لە دوای ئەو فشارێکیش لەسەر عێراق دروست بووە دوو انتخاباتێکی عێراق لە پێشەوەیە ئەمان ئەو دوانیان بە تەبریر گرتووە بۆ ئەوەی کە ڕێک نەکەون ئەوەی کە ئێستا هەیە پێشتری شوتومە دوو شەشیان بواتەوە کاک حەکیم تۆ بۆ دزی مەوەسە بەڵێ بۆ ئەو بازاڕە شێوایی کە هەیە تۆ ئیلتیزاماتی خەڵکی خسبێتە سەر عێراق داهاتی نەوتبەری داهاتی غازبەری داهاتی ناوخۆبەری زەوی و زاربەری ئەم تاڵانی کە هەیە بیبەی وە پارەکەشی بەریتە دەرەوە یعنی زۆر سەرکەوتوش بوون لێلعلمە لە چاواشەکردنی خەڵکە زۆر سەرکەوتوو بن لەوەی کە وا لە خەڵک بکەن خەڵک ڕوو لە عێراق بکە بڵێ کواموچەکەم کەسە پرسێ کوا داهاتەکەی کە ئەم پارەی کە خەڵکیدا بەبوونی ئەم هەموو باج و ڕسوماتە کەسە پرسێ بۆ ناکرێتەوە بە خزمەت گوزاری کاکە خۆ بەشێکی کێشەکان موچەیە کاک حەکیم موچە کێشەی ئەساسیە بەڵام ماوەیەکی تر لە کەرتەکانی ترە خزمەت گوزاری سەر هەڵەدا یعنی کێشەی خزمەت گوزاریەکانی تر سەر هەڵەدا تۆ کەسیانت نەبێت تۆ سێرڤست نەبێت تۆ جادەوبانە چات ئەوە تا ناو بەناو خۆپشاندان لە خەلەکان و لە دەربەنی خان و لە چەمچەماڵ و لە شوێنەکانی تر سەر هەڵەدا بۆ موچە نییە خۆپشاندانانە بۆ ئەوەیە کە تۆ ئەو پارەی دەستەکەوێ ڕاستەوخۆ بۆ حیز بڕوە نایخیتەوە خزمەتی خەڵکلانی کەم بەشێکی زۆر بچووکی باشە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پارتی وێچێتی باشە نەوتی هەرێمی کوردستانیان گەیانوتە بەندەر ئیمام نەوتی هەرێمی کوردستانیان گەیانوتە سنووری ئەفغانستان گازوایلی کۆمپانیای کار و کۆمپانیای لاناس تاوەکو قەتەرە ڕوا تاوەکو تورکمەنستانە ڕوا غازی هەرێمی کوردستان تاوەکو ئەفغانستانە ڕوا داهاتەکەشی دیار نییە باشە بڕۆ لە هەرێمی کوردستانە پارچە زەویەک نەماوە ئەوەی کە مڵکی گەشت و گوزار بوو بێ کوشت و کاڵ بوو بێ شارەوانی بوو بێ هەمویان تاپۆ کرد و خەڵکیان جارێکی تر قەرزاری کۆمپانیەکانی حیزب کردووەتەوە کەم خەڵکی لە کوردستان ئێستا قەرزار نەبێ بە بۆنەی سەکەن و بە بۆنەی سیسمار و یعنی زۆربەی خەڵک قەرزاری کێ ئەو کۆمپانیانە بەدەستی دووەڕاتەوە بۆ حیزبەکان جارێکی تر خەڵکیان قەرزار کردوێتەوە ئەم پارانە شەبن وەزایت ئەو داهاتی ناوخۆیش لای یەکێتی باخۆ ئێمە خۆمانی نەکەین کاک حەکیم وەزارەتی دارایی جەنابەت چەند سوڵتەوە بەسەر مەرزی پەروێزخان و ئیبراهیم خەلیل ئاشکێتەوە وەزیری داراییش ئەوە قوتی ئەشکێتەوە بەسەریە ئەو داهاتە کە بۆ عێراق نێرێ ئەبێ یەکێتی نیشتمانی کوردستان بەشێکی بدا پارتی دیموکراتیش بەشێکی بدا اینجا ئەو پارەیە ڕۆخۆ ئەمە تازە نییە کاک حەکیم جاران کە هەرێمی کوردستان خۆی نەوتێ بام جوملەیە تاواکەم خۆی نەوتی ئەفرۆشت جاران کە خۆی نەوتی ئەفرۆشت ئەو کاتەش ئەبووە یەکێتی بەشێکی پارەکەی باە پارتیش بەشێکی پارەکەی باە لە داهاتی ناوخۆ تەکمیلەی موچەیان پێ بکردایە ئەمە تازە نییە سوپاس دەکەم کاکتۆر پێ دوای بانقەز دایانەوێت کێشە بۆ موچە دروست بێ بۆی کە ماوەی ساڵێک بوو لیستی موچەر کەم و کوڕی تێدا بوو تا ئێستاشە بە تەواوەتی چارەسەر نەکراوە داهاتی ناوخۆ هەموو مانگێک بە کەم و کوڕیەوە تەسلیم دەکەن وە کاک داوان ئاماژەی بکرد ئێستا کۆمپانیا وتیەکان بوونەتە نوێنەری هەرێم بۆی کە توێش لەگەڵ بەغدا بکەن هەتا وتە بێژی وەزارەتی نێفتی عێراق قسەی کردبوو کەوان گرێبەستەکانیان لانیە کەچی هەرێم کۆمپانیەکانی کردووە بە وەفدی دانوستانکار و ئەوانیش گرێبەستەکانیان لانیە خۆی گرفتێکی گەورە لە هەرێمە لەوانەی کە ئەمڕۆ حکومڕانن ئەوەیە کە تێڕوانین و دیدگا و چۆنەڵی هەڵسەنگانیان نییە بۆ مرۆ وەکو مرۆڤ یعنی کە ئینسان ڕوئەیەکی جوانی نەبوو بۆ کەرامەتی مرۆڤ ڕێزی مرۆڤ ڕێزی هاوڵاتی نیشتیمان پەروەری لەولاشەوە ئەوەی کە پێوترێ مراقەبە و چاودێری خوایی ئەمەش نەبوو ئیتر مرۆڤ بەدوای ئەو ئەکەوێت کە خۆی ئێوێ ئەمانەی ئەم هێزانەی پارتیوکێتییان دەوێت وەڵا ئەم پارتیوکێتی ئێستا بیر لەوەکەنەوە وەکو دوو هێز کە دەستیان بەسەر شوێنێک ئاگرتی بێز بە زووترین کات هەچی خێر و خێراتی هەیە هەڵی لوشن هەچی داهات و دەستکەوتی تایە دەستی بەسەرا بگرن ڕێک ماوەڵەکردنەکەیان وایە بۆیە بیر لە دەگمەن نەبێ وەکو مامۆساوتی بیر لە سەرف و خزمەت گوزاری و پارە سەرفکردن ناکرێتەوە ئەوەی هەیە چۆن چی هەیە چەند ڕێگە هەیە بۆ دەستکەوتنی پارە ئەمان دەستی بەسەرا بگرن بۆیە سیرەکەی لە دوای ئەوەی کە داهاتی نەوت داهاتی ناوخۆ هەموو ئەو با بڵێن مەیدانانەی کە با بڵێن کۆمپانیەکان کاری تیاکەن زەوی زار بە ناوی وەبەرهێنانەوە دروستکردنی شوخە و
ئاپارتمان و ئەوانە و خەڵکردنە چۆن ئەڵەی ئەوەی کە گشتی بێتە کرێچی ئێستا بیر لەوەکەنەوە چەند ڕێگەی تر هەیە بۆ نمونە لەگەڵ هەر وەزارەتێکە ئێستا کە بیریان لەو کردێتەوە چۆن ئەمە بۆنمە کارەبا مەجای دەستکەوتنی پارەیە مڵک و ماڵ و زەوی مەجای بواری دەستکەوتنی پارە و دەسمایە و ئەو بابەتانەیە سێرەکەی لە شتی هەموو کەرتەکانی تریش ڕێک بیریان کردەوە لە پاڵ هەر یەک لە وەزارەتانە کۆمپانیایەکی حیزبی خۆیان بە شێوازێکی نایاسایی لە کاتێکا کە حکوومەتی کار بەڕێکەرە دێن لە پاڵیا گرێبەستێکیان کردو ئەوان بۆ هەڵەبجە کە یادی کیمیا بارانە وتیان نەمانتوانیوە بیکەین بە پشوو لەبەر ئەوەی پەرلەمان ئەمە بە کاتی خۆی بە پەرلەمان پشۆکان دیاری کراوە ئێستا بێ پەرلەمان دیاری بکە یعنی بۆ شتە ڕەمزیە کە ئەیتوانی ڕێگەیە ببینێتەوە ئەڵێ پەرلەمان ئەبێ چاودێر بێ بەڵام لەولاوە ڕۆحی ئەو خەڵکەی دەرکردووە ئەو خەڵکەی تریش کە نەبووتە کرێچی ئەو لە با بڵێن ستیەکانی خۆیانە ئەوێ بە جۆرێکی تر گشتی بکاتەوە کرێچی و بە جۆرێک بێ خەڵک وابەستەی ئەوان بێ و ئەوێت هەموو ئەم داهاتانی کە بۆکوتم لە وەزارەتەکانە هەیە کۆمپانیایەکی لە پاڵا قوتکاتەوە بۆ ئەوەی داهاتەکان بچێ بۆ ئەوێ ئەگە سبەینێش هەموو شت لە بەغاشەوە بۆ ئەم لێرە پارەی خۆی زامن کردووە لە خەڵکی خۆی یاخر گرفتەکە لەوەیەتەوە لە خەڵکی خۆت بتەوێ بەو شێوە بیکوشی یعنی بەو شێوە ئەوەی کە لە ناو ستیەکانە نابێتە کرێکی ئەو لە ماڵەکەی خۆیان لە ڕێی کارەباوە لە ڕێی غازەوە لە ڕێی نازانم چیەوە ببێتە کرێکی کۆمپانیەکانی ئەو کاکتۆر بەس پێ ئێستا وەزارەتی دارایی هیچ ڕۆڵێکی نییە بڵێن ئەو پەرلەمانە ناتوانێت دانیشتن بکات حکوومەتە وەکو بە ڕێزوتت کار بەڕێکەرە ینی بۆ پرسی داهاتەکان ئێستا هیچ مؤسساتێک نییە تەنها پارتی ویکێتی بەدڵی خۆیانە چەند بدەن بە وەزارەتی دارایی بە بەغدا بە خەڵک چەندی سەرفکەن بۆ پرۆژەکان کە تۆ دەستگایەکی چاودێری و بە دوواداچوونە نەبوو کارانە بێوەکو پەرلەمان تەمان چەندێ دوا پێ بۆ ئەوان ئەوەتانی لە پاڵیا ئەو گرێبەستانەکەن ئەمە لە قازانجی ئەوانە دوو بە ناوی ڕێنماییەوە دانیشتی لەو جۆرەیان کردووە سێ هەچەنە ئێمە مناسبە حەزەکەم بیڵێم ینی لەگەڵەوەی دەستی سەرۆکایەتی پێک نەهاتووە لەگەڵەوەی پەرلەمان کارانە بووە بەڵام ئێمە بۆن وەکو فراکسیۆنی خۆمان نەوەستاوین ئێستا تا ئێستا کە ئێمە دوو داوامان لە دادگایە لەسەر بابەتی تێستی تاقیگەکان کە دراوە بە کۆمپانیا لەسەر ئەوەی کە کۆمپانیەکان جارێکی تر بۆ مەسلەی فرۆشتنی زەوی زار و مڵکەکان دوو یاسامان ئەوە کردو بەردەوامیش لەوای ئەوەش ئینەکێکی بەڵێ دوو سکاڵە دوو داوای بەڵێن یاساییمان هەیە بەبەستم بۆیە نەوەستاوین بەڵام ئێمە ناتوانین محاسبەکەین ناتوانین وەزیری کارەبا بێنینە پەرلەمان چکە پەرلەمان کاران نییە و ئەوەی کە باسی وەزارەتی دارایی کرد بێگومان هیچ ڕۆڵێکی نییە تەنها وەکو چۆنڵی دابشکردنی ئەو موچەیەیە کە دێ یعنی بەفیعلی ئەوە دەمێکە ئەو شتە ڕوونە یعنی نکولی لێکردنی ناوێ بەهەرحاڵ ئێمە لە دۆخێکین ئەم دۆخە لە زیانی هاوڵاتیە و لە قازانجی احتیکار و قۆڕخکردن و دەست بە سەراگرتنە وەکوتم زڵمێکی ئاشکرایە بە ناوی دام و دەستگار ڕسمیەکانەوە ئەکرێت و شەرعیەتی پێ ئەدرێ و لەو لاشەوە گوتم بە ناوی وەبەرهێنان و زۆشتی تر تەنانەت وەکو مامەساژتی زەوی زارەکانیش داگیر کراوە ئەو شوێنەی بە کەڵک دێ ئێستا لەم شارا بگەڕێ لەولا بگەڕێ لەملا بگەڕێ هەموو شت هەندێک شوێن شاخەکانیش داگیر کراوە بالموناسبە شاخ کە مڵکی گەشتیە پارچە پارچە کراوە و بۆ فەڵان و فیسار و ئەو بابەتانە سپاسن کاکدابن ئەوەی کە بەڕێزوتت ئێستا باسیوت کە سەرانێکی زۆر ئێستا لە بینی هەولێر و سلێمانی هەم پارتیەم یەکێتی سەرانەکە زۆرە سەرایەوە کە خەڵک گرفتی موچەی هەیە موچە دوا دەکەوێت بەتایبەتی وەش کە کاسبکارە و ژیانی سەر بازاڕە وێڕای باج و ڕسوماتەکە ینی لە بینی شارەکانش ئێستا هەر بەردەوامە بارگرانێکە زۆرە کاک حەکیم طبعا ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە کە یەکێتی و پارتی لە ماوەی ڕابردووە زۆرینە و نوێنەرایەتیان کردووە هیچ شتێک نایبەسێتەوە بە خەڵکی کوردستانەوە هیچ شتێک تەنیا موچە نەبێ ئەویش 1,200,000 کەسە ئەویشیان بەباشی پێ نادرێ ئەیگینا 5 ملیۆنەکەی تر هیچ شتێک پیانەوە نابەسێتەوە چکە ئەم 2000 لەم ڕۆژانەیە ناوەڵا پێریێوارە مقابلەیەکە لە بەرپرسەکانی پارتیم بینی زۆر بەڕوون و ڕاشکاوی ئاماژەی بۆ کرد خەڵکی کوردستان بێ حەز بکات لە ساڵێکا 4 هەڵبژاردن بکرێت لەبەر سەبەبی بەسیط
یەکیانەوەیە کە تەنیا لە کاتی هەڵبژاردننا پارتی و یەکێتی شتێ پارە بە خەڵکەدەن و لەو کاتەش شتێ خزمەت گوزاری پێشکەشی خەڵکەکەن واتە ئەو پار و داهاتەی یانی زۆر ڕاشکاوە قسەی زۆر دقیقە یعنی بەڵێ بەڕوونی وتی وە زۆر دقیقیشە چکە ئێمە پێشتر ئەمەمان وتە بوو یعنی سلێمانی بۆچی کار و کەسابەتیتیانەماوە کاک حەکیم بەڵام ئەبینی لە بەرامبەر 100 پرۆژەی سیسمار و سەکەن و سەناع و تیجارەوەوانەی تایە چکە لە بەرامبەرە ئیدارەیەکی داناوە ناوی ئیدارەی گشتی یەکێتی نیشتمانی کوردستانە سەهمی خۆی لەمانە ئابە و بەشێکی ئەم پارەیە ڕاتە دەرەوەی وڵات و بەشێکیشی کۆکەنەوە لە کاتی هەڵبژاردنە خەریکی دیوەخان کڕینن خەریکی خەڵەکڕینن خەریکی ڕۆژنامە نووسکڕینن خەریکی دانانی مێدیا و سۆشیال میدیان خەریکی ئێستاش ئەو ێزت جۆرێک وەکو پارتی فێری سەنعاتەکە بووە لە بری ئەوەی کە دانیشێ جادەی نێوان کەلار سلێمانی تەواوکە ئەڕوا 100 ملیاری تێچێ بۆ نمونە 100 میلیۆن دلاری تێچێ 20 میلیۆن دلاری ئەدا بە کەناڵێکی ڕاگەیاندن و سەرۆکەکەی ئاوا بە زەقی سەیری ناوچاوی خەڵکەکات و درۆی بۆەکە و دوای هەڵبژاردنیش ئەوەی کەوتوێتی ئەو بەڵێنی کەوتوێتی ئەوەی کە ئێڵێ جێبەجێیەکە وای ژەر ناچی لە بەرامبەریشە کەسێک کە ڕەخنە لەمانە بگرێ کەسێک کە کۆمەڵێک حەقیقەتی ئەم سەرکردانە بڵێ ئەیگرێت وی کاتە سجنەوە کاک حەکی ڕۆژنامە نووسا چالاکوانە یا هەر کەسێکی ترەوەی کا بە عیبرەت بۆ سەرجەم کەناڵەکان و بۆ سەرجەم ڕاگەیان کارەکانی ترخۆی بینین یعنی ئێستا لە سنێمانی شاکەی سێکی ئەمان شێوەی سەرانە وەرگرتن پارتی و یەکێتی لە بازگەکانی کەرکووک لە سماقوڵی لە دێگەڵا پێت ئەڵێم بەداتا بە ڕەقەم زۆر لە پەروێزخان زیاترە منطقی تیانە لەو خاڵە سنووریانە ڕۆژی 2000 سیارە هاتوچۆوە کاتۆ لە کۆتایی هەفتەکە سایتێکی شەفافیەتیان داناوە بڵێ وڵا داهاتی ئەم بە هەفتەیە بۆ نمونە 4 میلیارد دینار 5 میلیارد دینار ئێمە بە ڕەقەم ملامانەکە لە سەردەمی کۆرۆنا کە خەڵک لە ماڵەکانیان هاتوچۆی ناکردنیانە هێرش سیارەی ئاسایش لە کۆڵانەکانە بوو کە تۆ بەهاتی تایەتە دەرەوە ئەیان بردیتە یعنی ئەیانگەڕانی تەو ماڵەوە هاتوچۆ قەدەغە بوو کە بەڵام داهاتی زۆنی سلێمانی 120 میلیارد دینار بوو ئەو کاتە داهات وردە سیرەکەی کەمی کردەوە بۆ 100 و بۆ 90 و بۆ 70 نییە کاکە ئێستا 30 و 40وانەیە بەچی ینی ئەخێر تۆ خەتێکی قاچاقداناوە ئەنواع کۆمپانیا خستووەتە بازاڕەوە لە مریشک و لە دووگ و لە ئێلکە و لە نازانم چیەی هێنێ و بەداخەوە ئەو کاتر ئێمە قسەمانە کرد و کۆمەڵی برادریش لەگەڵمانە بوو قسەیانە کرد بەڵام ئێستاوان بێدەنگ بوون نازانم هۆکارەکەی چییە یعنی ئێمە لەسەریشی دراین بە محکەمە کە حەکیم لیلعلمە ئەو کاتێک کە دراین بەڵێ دراین بە محکەمە و لە پێنجێن داواکاری گشتی وتی من خۆم مەلەفەکەم جوڵانەوە لەسەر ئەم بەرپرسانە بەڵام ڕناگیرێ باشە یعنی ئەم کەمکردنی داهاتی ناوخۆرە سنووری هەولێری شێت چووکە پێشتر 2020 کاک حەکیمەوەی سلێمانی ئێمە سەرەتەقەیەکمان تیا کرد و وەرزانیمانە بۆ نمونە 120 میلیارە ئەوەی هەولێر هەر کەس نازانێت چەندێک ئەوەی هەولێر لەوەتەی هەیە بە سەدەقە شتێکیان ناوە بۆ وەزارەتی دارایی بۆ تەمویلی موچەوەی تر کەس نازانێت ئێستا 25 میلیارە خەنە سەری بۆ عێراق ئەوەی هەولێر کێ ئەزانێ ئیبراهیم خەلیل چەنە کێ ئەزانێ حاجی ئۆمەران چەنە لەو بینەیە کۆمەڵی مەرزیتر لە سنووری سووریاوە هەیە چەنە بۆ نمونە هەر لە بینی باشماق و پەرێزخانە 15 مەرزیتر هەیە کاک حەکیم داهاتی دیار نییە باشە ئێمانە داهاتی دیار نین طبعاً لە بینی هەولێر و سلێمانیا بەڵێ ئێستا بە فەرمی چی شتێک شتومەکێک کاڵایەک لە سلێمانی و بڕوا ئەوان سەرانی خۆیانی لێوەرەگرن پارتی دیموکراتی کوردستان لەو دیشەوە بێ سەرانەی خۆیان لێوەرەگرن کابینێ هیچ پەیوەندیشی بە حکوومەتەوە نیە پەیوەندی بە پێکهێنانی حکوومەتەوە نییە والله من تەمە ناکەم دوای پێکهێنانی حکوومەت هەڵبگیرێ چکە ئەمە زۆر ناشرینە بەڵێ ینی ئەزانی بۆ ئێستا منطقیتیانە سنووری ئێران هات بێتە سماقوڵی واکە کاک حەکیم یعنی سنووری ئێران چووەتە سماقوڵی سنووری تورکیا شاتووەتە ئەوێ ینی تۆ خەتێکی مەرزە لەوێ داناوە کە دانیشتوی کابرا لە تورکیاوە داخڵێکە گومرگی لێوەرەگری بەڵام بێنێتە ناو سلێمانیشەوە گومرگێکی تری لێوەرگریتەوە سەرانەیەشی تری لێوەرگریتەوە باشە واز لەمانە بێنە ئەی داهاتەکە کووە ئەی پارەکە کووە ڕقەمەکە کووە نادرێ بە پرۆژەش چی پرۆژەیە کاک حەکیم چی پرۆژەیە کاکە خۆ پێم بڵێ
لەوەتەی ئەم دووبرایە لە سلێمانی حکومەکەن یەک پرۆژیان کردبێ من بە تەحەداوە ئەیڵێم بە هەردووکیانەوە بۆ ماوەی کە این بەقە دایکیان ڕوبعێکی دایکیان خزمەتی ئەم شاریان نەکردووە ڕوبعی دایکیان دوو سێ پرت کرداوە هەمووی کۆمپانیا کردوێتی کۆمپانیاکە شتێ پارەی خستۆتە سەری و ئیدارەی گشتی شتێک پارەکەی خۆی خۆش بۆ اینجا دوو سێ پرت دەکراوە کە لە سلێمانیایی بین یەک پرۆژەم پێ بڵێ کە کرابێ لە سلێمانیا خەریکی کۆمەڵی منافەسن کە ڕەبتی بە خەڵکەوە نیە و سەرۆکی نادی نۆرۆزە و ئەبێ بە سەرۆکی نازانم نادی سلێمانی ئەو لە منافەسی ئەوە چاکەکڕێ و لە منافەسی ئەوە ڤیدۆی تەقەکردن بڵاوکاتەوە ئیتیمان بە لە فەفرۆشێکەدا ئێ باشە پرۆژەیەکم پێ بڵێ بۆ خەڵکی سلێمانی کرابێ یەک پرۆژەم پێ بڵێ کاکە چاڤیلاند بۆ نمونە دروستکراوە و کەسێکی وەکو شاسوار دروستی کردووە هەواری شار نازانم لە سەردەمی دکتۆر بەرهەما دروست کراوە تونێلی پێشڕە و نازانم معالیمێکە فاروقی مەلام سەفا نازانم چاوی ئەوەی دروستکە بەس پێم بڵێ ئەم ئیشە کراوە لە سەردەمی ئەمان بەس پێت ئەڵێم جگە لە جەمەلۆن و معڕەزی سیارە و جگە لە داگیرکاری زەوی و بردنە بە هەموو یەکێتی ئێستاوە ناتوان چاڤیلاندێکی تر دروستکەن لە سلێمانی ئەمە هین نییە بۆ ئەوەی کە بڵێم چاڤیلاند شتێکی زۆر مهمە چکە ویش کێشەی تایە بەڵام قسەکەم ئەوەیە معالیمێک پرۆژەیە کە ڕۆیش بێتە خزمەتی خەڵکەوە ئەمانە دروستیان کرد بێ بەم هەموو داهاتێک کە لە بەردەستیانە سوپاس دەکەم دێمە خزمەش کاکتۆر سەبارەت بارگرانی بەڵێکە گۆیژە نامێنێ وەنێ خەریکی مەشروع لەیەوە بەڵێ ئەو کەرتی تایبەتە من مەقسەم یعنی ئەوەشتی کراوە یعنی ئەو شتە جوانەی شاریش خەریکە ئەسڵەن بەهۆی مەشروعەکانی خۆیانەوە کە بزنسی خۆیانە ئەو دیمەنە جوانەی کە سێمانی پێناسیێنرێتەوە ڕوونەکە ئەڵێ سکی هەڵە دڕن و ئەو دیمەنەش نایڵن بەڵێ فەرمووە باشە سەبەر بە بارگرانی ئێستا وەکو ئاماژەمان پێکرد سەخەڵکێکەیە کە موچەی نیە پێچ موچەی توێژە هەژارەکان بوو نەماوە کەمەندامە چاوەڕێی موچەی موچەی بۆ ببەسترێ خەڵکی موچە خۆش ئەوە ژیانێت ئەی چارەسەرەکە چی ئێستا بۆ دۆخی کوردستان وەڵام بەداخەوە جارێ چارەسەرێک هەبوو ئەوە بووکەوە ئەمان ببنە کەمینە بەداخەوە ئەوەها دەرنەچوو وەکو کاکدابانی باسی کرد زۆر هاوارمان کرد ئێوە کونێگەڵێ لە دوو جار دەست تیا گەزرا نابێت دەستخیتە ئەو کونە بەڵام ئێمە دەجار خەڵکی کوردستان گەزرا بەڵام ئەو پارەیە کە پێشتر لێ بڕندوایی بە چەند ڕۆژێک وەک مامۆساوەتی بەدیوەخان و بە خەڵکی جۆرا و جۆر و یعنی جارێکی تر بەداخەوە خەڵک ئەو ڕابردووە تاڵەی لە بیرەچێتەوە یان ئێمە چەند مەسەری زۆرمان بەسەرهات بەڵام بە 10 ڕۆژ و 15 ڕۆژ ڕیکلام و دیعایە و هەموو شتێکی لە بیرەچێتەوە ئەوە چارەسەرێک بوو کە ئەمان هیچ نەبێ ئەگەر زۆری نەش بوونایە زۆرینەیەکی 51 و 52 وای قەیناکە بەس لە 60 و بەرەو سەرەوە وەلەو لاشەوە داخەوە ینی هێشتاش ئەتوانم ئۆپۆزیسیۆنێکی ینی هێشتر تۆکمەشمان نییە ئەوەش بخۆی گرفتێکی ترە بۆیە ئەوەی کە ئەمێنێتەوە لە ڕاستیە خەڵک ئەبێ هۆشیار بێ خەڵک ئەبێت یان تێبگال لەوەی کە کوردستان مڵکی باوکو و باپیری هیچ کەسێک نییە هیچ حیزبێک نییە ئەمە مافی هەموو خەڵکە ئەمە یەکرێ زۆڵمە ستەمە ئەبێ بە شێوازی جۆرا و جۆر تعبیر بکرێت لەمە بەڕاستی بەڵام چارەسەرەکە ئێستا لە هەڵبژارنەتە هەزبیر دەکەن خۆ پیشاندانە سەرکوتی دەکەن سەرانە ڕۆژانە بڵێن سەرانی نوێ بەسەر خەڵکدا دەسەپێنن هەر دەبێت دۆخەکەوە بمێنێتەوە نابێ وا بمێنێت خۆی ئەزای چۆن ئەمان ئەبێ بیر لەوە بکەنەوە ئێمە ئەم وڵاتانی کە لە دەور و پشتن دیکتاتۆری گەورە و زۆر و زەوەندە هەبووە لە منتیقەکە هەمووی هەبووە ڕاستە خەڵک لەوانەیە سەردەمێکی زۆر تەحملی کردووە سەبری کردووە لەوانەیە ڕۆژێ بێت تەجاوزی ئەم حیزب ئۆپۆزیسیۆنانە بکات چونکە خۆی لە ڕاستی واقعی کوردستان بەهۆی ڕابردوویەوە بەهۆی باسەوە بەهۆی زۆرشەوە خەڵک هێشتا بە تایبەتی جیلی یەکەم و دووەم ترسێکی هەیە لە گۆڕینی ئەم واقعە بەڵام ڕۆژێ دێتە پێشەوە کە لەوانەیە بەڕاستی شتێک دادی ئەم دەسەڵاتە نەدا ئەوەی کە ئەمانی هێشتووەتەوە بەشێکی هاوکێشەی نێودەوڵەتیە بەشێکی ئەو زەبوزەنگەیە کە لە کاتی پێویستە بەکاری هێنن ئەو سەرۆک سامانەیە کە خۆرخیان کردووە بەڵام تۆ ناکرێت تا سەر میلەتی خۆت بچەوسێنیتەوە وەگوتم ئەکرێ ماوەیە تریش ئەمە بێ بەڵام هەموو شتێک ڕۆژی خۆی هەیە هیچ کاتێک کوردەواری خۆمان قسەیەکی هەیە زۆر جوانەکەڵێ هەموو شتێک لە باریچیە بڕێ بەڵام زۆڵم لە ئەستوریا بچڕێ بۆیە ئەمە هەر وەک بیرهێنانەوەیە بەڵام لە لایەکی تریشەوە ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن زانن ئەوانەی کە خۆیان بە خەڵکی بنیاد نەرەزان شەر نییە لە ناو حیزبی سیاسیا من ئەبێ بەڕاستی کارکەن لەسەر بنیاد و عەقڵی ئەم کۆمەڵگەیە ئێمە بنیادی کۆمەڵایەتیشمان خەلەلی تایە دەرونیشمان خەلەلی تایە ئەگینا
ئێمە قسێکمان هەیە ئەثەرێکەڵێ کەیفەما تەکون یوەلە عەلەیکم ئێوە چۆن بن کاربەردەستەکانتان بەو شێوە ئەبن کەواتە هێشتا لەناو کۆمەڵگەی ئێمە خەلەلێک هەیە بۆ گۆڕانکاری خەلەل و کلێنێک هەیە بۆ هۆشیاری ئەجینا ئەمانە بەم هەموو خراپەکاریەوە ناتوانن بەردەوام بن خۆ ئەوەی بەرپرسە و گەندەڵیەکە و ستەمەکە و خۆرخاریەکە لە ئاسمانەوەدا نەبەزیوە خەڵکی ئەم کۆمەڵگەیەیە بۆیە ئەمە ئەگەر ئێمە باسی گۆڕانکاری کەین گۆڕانکاری فرە ڕەهەندە ئەبێت لە زۆر ڕۆکاری لەسەر بکەیت لە خێزانتەوە لە دنیا بینیتەوە لە کاری خێرخوازیتەوە لە کاری پەروەردەییتەوە لە کاری سیاسی و ئۆپۆزیسیۆن بوونەوە خوا بکە ڕۆژێک نەگاتە ئەوەی کە خەڵک بیر لە عۆنفیش بکاتەوە بەس خەڵک گرنگی لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن کاک دکتۆر وایە دەڵێن بۆ بەڵێ خەڵک گرەی هەیە دەڵێن بێگومان هەمانگی پێویست نییە متمانە نییە بەڵێ من ئەندێک من ڕاستەوە هین بڵێم زۆر ڕاست نییە یعنی ئەوەی کە پێی وتی ئۆپۆزیسیۆنی لە کوردستانە یەک بەرە نییە و پرسیاریشی لەسەر هەیە و جاری وا هەیە ئێمە کاتی خۆی پرۆژەیەکمان پێشکەش کرد بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئێمە قەنەعەتمان وا بوو لە هەڵبژاردنە نابین بە یەک لیست لەبەر زۆر هۆکار وتمان دەی دوای هەڵبژاردن بە ئێمە بتوانین بەرەیەک دروستکەین بەڵام وازانم لە کاتی هەڵبژاردنە کێشە نەبوو لە بینیان بەڵام هەر دوای کەمێک لە هەڵبژاردن جارێ دوو هێزی ئۆپۆزیسیۆن کێشایان بەیەکە ئەوی تر جارێ بۆ تەماحی ئەوەی هەبوو لە دەسەڵاتا بێ ئێدەی قەیچێکە بەڵام مەبەسمەوەیە خۆشی یەکلا نەکردوەوە بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی تۆکمە نییە لێرە بەو شێوەیە کەوا چۆنڵی وەکو پێویست ڕابەرایەتی خەڵکە ئێمە نابێت ئەموشت خێنە سەر خەڵک مەسئولیەتی هەیە بەڕاستی هەڵەی کردووە لەوەی کەوا لانی کەم ئەگەر تەزویریش خەیتە لاوە ئەمانی کردووە بە زۆرینە بەڵام ئەوانشی کە ڕابەرەیەکە کە ئێمەین لە ئاستی پێویستانین لەوانەیە ئێمە بە لەبەرەوەی ئێمە حیزبێکین بۆ کۆمەڵش تقریبا لەو جۆرەیە تەنها کارە سیاسیەکە نەکەین کاری ترمان هەیە ڕۆڵمان بینی وەلانی کەم لەسەر ئاستی مجتەمع لەسەر ئاستی پێکهێنانی پێگەیاندنی تاکی باش بەڵام هێشتاش لە ڕووی گۆڕانکاریەوە وەکو پێویست لە ئاستی مەطلوبانین بەڵام هۆکاری شەیە کە تۆ دەست نەبەی بۆ هەندێک وەسیلە و هۆکار و ئەوانە یعنی کۆمەڵێشت هەیە کە ئیخوێنیتەوە لە کۆی گشتیە هەندێک بەرپرسیایەتی هەیە لەم قۆناغات و ناتوانی لە ئەستۆی بگری سپاس دەکەم کە کاکداوان بینە سەر پرسی موچەکە بە موچەی مانگی سێ پێ وایە ئەگەر ئەو داهاتینە ناوتێکە کێشەی تێدا موچەکە بێ لە کاتی خۆی یاخود دەیانەوەی موچە دواب بکەوێ و پێش دەژن موچە نەدرێت پارتیکێتی دەیانەوەی موچە دواب بکەوێت کاک حەشیم ئەگەر بەم مامەڵەکردنی پارتی و یەشێسی بێ باشە یان حکوومەتی هەرێم یان ئەو ئەودانی کە چنە عێراق باشە کە کێشە و مەشایشیلی هەر مانگێک کە سپێرن بە مانگێکی ترشکە لە مانگی دووە و تویانەتەوە مانگشمان بۆ بنێرن کۆمەڵە داواکاریە چکە پەیوەندی تەنیا بەداهاتی ناوخۆ نییە 50 ملیار و 8 ملیار کۆمەڵێ داواکاری تری هەیە یعنی لە ئایبان و لە ناوی دووبارە و لە کۆمەڵێ ناوی پلە باڵا و لە ئیتر مەلەفی نەوتیش با بوەستێ لەو لاوان شەریکات لە گفتوگۆدان وستانان گەشتبینم تەمەناکەم موچەی مانگی سێ پێش جەژن بنێرە ینی هەموو تێبینی و گلەیانی لە ماوەی ڕابردووە عێراق هەیبوو دواتریش موچەکەینار بە ئەم جاریان پێش جەژن بینێرێ وەکو موچەخۆرێکی بەسرە چۆن موچە وەرەگرێ پێش جەژن ئەو مەشاکیلانی کە هەرێم بۆ عێراق و بۆ وەزارەتی دارایی عێراقی دروستەکە لە بەرچاو نەگیری و پێش جەژن بینێرێ بەڵام کاکە حەکیم هەرێمی کوردستان بە ڕاشکاوی وەکو وتم هاتنی ترامپ و فشارانی ئەمریکا کە لەسەر بەغدا هەیەی وەزاید هەڵبژاردننی عێراقکە لە پێشەوەیە ئەمانی کردووە بە جۆرێک لە بیان و کە نایەوێت ڕێکەوتنێکی جەزری بکە بەدەر لەمە لەبەر یەک سەبەبی بەسیچکەیە مازمومانەیە کاک حەکیم هاوپەیمانان چەندین ساڵە خەریکی هێزی پێشمەرگن تەدریبیان پێیەکەن تەجیزیانەکەن تەسلیحیانەکەن یەک داواکاری بەسییتیانەیە ئەڵێ ئەم دوو هێزە دوورخەنەوە لە یەکێتی و پارتی با هێزێکی نیشتمانیتان بۆ دروستکەین حتا موچەشیانەدەن ئەوەی کە بەناوی هاوکاری هاوپەیمان تا ئەم دقەیە ئەم دوو هێزە نەچوونەتە ژێرباری ئەوە سبەینێ تۆ تەسەورەکەی پارتی و یەکێتی بچنە ژێرباری ئەوە ئاهێک بێ بەدڵی موچەخۆری هێرێمی کوردستان و قایمەکەی تەسلیم بکەن و تەوتینی بکەن و عێراق موچەی ئەمانە بە من خۆم تەسەور ناکەم نەخێر ئەبەدەن نەخێر چکەوە تازە بە تازە یەکێتی نیشتمانی کوردستانیش لەگەڵیانە ڕێککەوتووە ئەوەی کە من بیستومە مەساڵحەکانی جێکراوەتەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان
و تەبەنای هەژماری منەکە ئەوەی کە هەموو چەند مانگی پێشسایان و تەوتین و بڕۆن لە هەژمارەکەی مەسرور بەرزانی ئەوە بکەن و بڕۆن لە هەژمارەکەی مدیر عام ئەوە بکەن و خۆیان ئێستا هیچ بیانوێکیان بۆ نەیەشوتەوە حتا ڕیکلامی بۆکەن یەکێتی نیشتمانی کوردستان و سەرۆکەکانی ڕیکلامی بۆکەن ئێستا بۆ هەژماری بۆ کارەبای 24 ساعتیش دەستی پێکردووە لێرەش بەڵێ بۆ کارەبای 24 ساعتیش دەستی پێکردووە بۆ مەسەلەی تاقیگەکانیش ئەوە جیان نەکرابوو یعنی کۆمپانیایەکی سەربەیەکێتی نیشتمانی کوردستان جێ نەکرابەوە بۆیە لێرە عەرقەلەیان بۆ دروست کرد سبەینێ کۆمپانیاکە جێ بکرێتەوە ئەمان هیچ کێشەیەکیان نامێنێت حەکیم باش مەزیستە لە بەردەم پێکەنانی حکوومەتیشین هەمان دەموچاوی ڕابرد بێ مەسرور بارزانی بێ خوبات تاڵەبانی بێ هیچیان لێ چاوەڕێ دەکرێت لەسەر دەمیەوە بڵێن کارنامێکی جوان هاتە پەرلەمان بەڵامیی جێبەجێنە هەندێک خەڵک ئەو کاتە وەسفێکی زۆریان کردیان کارنامەیە لە دنیا وێنەی نییە با ئەم قسەیە بکەم ڕەنگە زۆر ناخۆش بێ کاک فاتیح قسەیەکی کردوت ئێمانە لە ئاسمانەوە نهاتوونەتە خوارەوە بەڵام ئەم جی لە سیاسەی کە هەیە لە ئەوروپاوە دابەزیونەتە خوارەوە بۆ کورد هەمویان لەوێ گەورە بوو بەڵێ لە ئەوروپاوە دابەزیون لێ گەورە بوون و بخوێندن و سلوب و تربێتی ئەویان وەرگرتووە یەک شتی زۆر سەیریان هەیە طبعاً ڕوویان زۆر قایمە ڕویان قایم بەڵێ زۆر یعنی یەک لەشکر سۆشیال مێدیا و مێدیایان دامەزانەوە بۆ ئەوەی کە قسەیەکی ناڕاستەکەن خێرابی گەیەنە بە خەڵک بۆ ئەوەی کە لەسەر گەوجاردنی خەڵک بەردەوام بن کاک حەکیم یعنی بە ڕۆژی ڕووناک تۆ سەیری خەڵکەکەیت و قسەی ناڕاستی بۆکەی بەڵێنی ناڕاستی پێدەی دوو ئەمانە دڵ و دەرونیان تێر نییە کاک حەکیم واز لەوە بێنە ئەمانە دەوڵەمەندن واز لەوە بێنە لە دووبەی و لە ئەمریکا و لە بەریتانیا و لە نەمسا و لە وڵاتانی تێر خاوەنی هەموو شتێکن واز لەوە بێنە لە هەرێمی کوردستان خاوەنی ملیارە دۆلارن بەڵام ئەمانە ڕقیان لەوەیە کە خەڵکیش هەبوو بێ ڕقیان لەوەیە کە خەڵک ئیسراحەت موچەیەکی باشی هەبێ ڕقیان لەوەیە کە خەڵک گوزەرانێکی چاکی هەبێ تێگەی ئەم جی لە سیاسی وایە بەوە نییە کە خۆیان دەوڵەمەند و داهاتی نەوت و سەروەت و سامانی ئەم وڵاتە ئابن ڕقیان لەوەیە کە خەڵک هەی بێ ئەگینا چی منطقی تایە تۆ 2 ملیۆن نان تەوزیعەکەی بەسەر خەڵکە ئەمە تۆ نیەتێ هەیە خەڵک بگا بۆ برسێتی و خەڵک بکەی بەکۆی لە بۆی چاوی لە دەستی تۆ بێ یعنی خەڵک گەیشتۆ بۆ ئاسەی تۆ نانی وشکی بەسەرا تەوزیعەکەی ئەگەر ئەمە نیەتێ خێر بێ لەگەڵ خەڵکە بەس نەگەیشت بۆ واستەش کاکە یەک پرسیاری تر کاک حەکیم تخوا با مامۆستا فاتیحی جوابم باتەوە لەم ڕۆژانە بەربامی یەکێ لە مناڵە مەسوولەکانم بینی بەرپرسەکان 200 مامۆسای ئاینی کۆ کرد بوو مامۆسای ئاینی با نەبێ بە قەزێ لە سەرمان ڕێز و حورمەتیان هەیە و پێگەیشی تایبەتیان هەیە لەسەر زۆربەی شتەکان قساکەن و گوێ لێگیراون لای خەڵک کاک حەکیم ببوورە لەسەر زۆربەی شتەکان قساکەن و گوێ لێگیراون یعنی چی مناڵێکی 16 ساڵ 17 ساڵ 200 مامۆسای ئاینی کۆ ئەکاتەوە بەبێ ئەوەی یەک مامۆسای ئاینی بپرسێ ئەم دانیشتەی تۆ بەلانی کەم 100 ملیۆن دیناری تێچووە ئەرە ئەم پارەی تۆ حرامە حەڵاڵە مامۆستا فاتیح بڵێ کار و کەسابەتەکەی تۆ چیە لەکوێ ئەم پارەی و هێناوە بڵێ مەزەری ئەم داوەت و ئەم دانیشتەی ئێمە کوێ و چییە کاک حەکیم بۆ ساخر بەڵام مامۆستایەک 40 ساڵ خزمەتیە لە بەردەم بانکێکە کاک حەکیم موچەکەی خۆی حەقەکەی خۆی خانشینەکەی پێڕەوا نابینی بە پاڵپاڵێنە بێوەری بگرێ هیچ مناڵی بەرپرس و مەسوولێک و سەرۆکێکی ئەم وڵاتە و بینیوە دامەزرابێ کاک حەکیم هەر بە دامەزرابێ ئیشێ بکە هیچ مناڵە بەرپرسێکە بینیوە کە ئیشێکی دیاریکراوی هەبێ بەڵام هەمووشیان ملیۆنێرن هەمووشیان تیانەتی ملیاردێرە کاک حەکیم بینیوتە هەر بەجدی بینیوتە من پرسیارە لەم بەس دۆڵەمەند بەڵام من بینە ئیش بکەن ئێ بەتەبان یا خاوەنی هێزی چەگارن بۆ سەروەت و سامانەی جان حسیان هەیە لە هەموو هەر پرۆژێکە دێتە پێشەوە ئەبێ یەکێک لەوانە شەریک بێت ئەمە یعنی من باسەکە مەڵێ مامۆسایەکی ئاینی کە بەژاریەوە کە بڵێکا کە تۆ 18 ساڵی 7 ساڵی نە ئیشت دیارە نە کەسابەتی دیارە نە پێگەیەکی هەیە نە تەمەنی ئەوەی دابمەزری خێرە 200 ملیۆن دینارە کردووە بە دەعوت بۆ ئێمە یەکیشیان لێ بپرسێ سواس دەکەین کاتم تا کاکتۆرەگەر جەناوی شتێکت ماوێ وەڵام من هاوڕام لەگەڵ قسەکانی مامۆستا لەسەرەوەی کە داهاتی ئەم وڵاتە تەنانەت ئەوانەی کە ینی منەزانم لە هەندێک شوێن لیست هەیە لیست کاتێک کە تۆ کۆمپانیایەکی تازە دانێ یا ئیشێکەکەی ئەبێت یەکێ بکەی بە شەریکی خۆت شەریکەکەش زۆرجار پەیوەندی نییە بەوەی کەوا بەڵێن خۆی پارە بدە هەرەبێت لە سەتا ئەوەندەی بیسی هەندێک جار تا 50 ئەبن مەبەسم وەیە بواریان نەهێشتوێتەوە ئەمەش
ئەگەر بە کورتی زۆر بە خێرایی بیڵێم ئێمە کاتی خۆی ئەماود ئەگەر ئەم جیلەی پێشوو کە شەڕی ناوخۆیان کردووە بڕۆن لەوانەیە ئەمانەی دواتر وەک مامۆساوتی لە ئەوروپا هاتوون بیرکردنەوەیکی تریان هەبێ بەڵام ئەمان خراپتر بوون وەلەو ڕۆژەوەکەوە فعلەن ینی نازەمەڵێ عرەقی بە عرەقی ناوچەوانی خوانیان نەکردووە بەزەییان بە خەڵکان نایەتەوە و ڕۆڵی خۆشیان ناگێڕن و ئەو دیدە مرۆڤ دۆستی و ئەوە هیچ خواویستیەکەی زۆرتیانە کۆمنتێک لەسەر مامۆسای ئاینی هەندێکیان سەر بڵە سەڵام بەڵام مامۆسای ئاینی ڕاستەقینە وەڵام ڕاستیە ئەوە فعلەن پرسیارەکە پرسیارێکی جددیە و مامۆسای ئاینی ڕاستەقینە ئەبێ لە بەرەی خەڵک بێت لە داکۆکی لە مافی خەڵکە و هەندێ مەجلیسی شەیە بەڕاستی نابێ بچێتە ناوێەوە کاتێکە هەست ئەکا شوێنی ئەو نییە یانێ بێ ڕووی خۆیان بپارێزن ینی زۆربەی ینی بەش هەموو مامۆسایانی ئاینی بەڕێز باسی حرام و حەڵان و زەکات و ینی زۆر بە تەفاسیل و بەجوانی و زۆر بە پرفکتی باسی مەدانیشە قۆرخ کردەوە مامۆسا نایزانم بەڵام خۆ ئێستا 200 مامۆسای ئاینی گەنجێکی 16 ساڵ ئێوارە خوانێک ئەوە کار بە پێکەنین و بە کۆمەڵێشتەوە خۆ ئەبێ بپرسی کاکە مەزدەری ئەمە چی ئەم پارۆنانەی کە من ئەم ئێوارەی خۆم و بەربانگی پێشکێنم حرامەیە حەڵالە لایەکەم سپاس کاکداوت محەممەد دکتۆر پاتە سەنگاوی سپاسان دەکەین سپاسیان بەدەبوونتان دەکەین سپاس بۆ بیرەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ